ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. جاریشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە زنجیرە بەرنامەکانی سەبارەت بە هەڵکشانی ئیسلامیزم لە کوردستان. ئەم بەرنامانە بۆ ئەوانەی کە متابعەی بەرنامەکانی پێشویان نەکردووە بۆ ڕێزگرتن و لە ڕێزگرتن لە یادی گیان بەختکرد و خواناسووریا کە لە چەند شەماڵ بەدەستی کەسێک بەدەستی گەنجێکی کە لەژێر کاریگەری بیرۆبۆچوونی ئیسلامی و تیرۆریزمی ئیسلامیە بوو گیانی بەخشی. ئەم زنجیرە بەرنامانە بە سەرەتایەک دەستمان پێ کرد سەبارەت بە ئەو تاوانە دڕندانەیە و پاش ئەوە دوو بەرنامەی ترمان لە درێژەی ئەو بەرنامانەیە کرد کە یەکیشان سەبارەت بە سووتاندنی قورئان بوو لە سوید کە هەر لە پەیوەست بە و باسەوە بوو، و دووەمیان بەرنامەیەک بوو کە هەفتەی بڵێن چوارشەممەی ڕابردوو پێشکەشمان کرد سەبارەت بە بنەما مادی و بڵین بلەما کۆمەڵایەتی و ئابوووریەکانی هەڵکشانی ئیسلامیزم لە کوردستانە بوو. ئەم بەرنامەیە سەبارەت بە زەمینە سیاسیەکانی ئەم هەڵکشانەیە وتیا ئەچینە سەر دیاریکردنی هەندێک لایەنی سیاسی، هەندێک پێکهاتەی سیاست لە کوردستانە کە جێگا و فرسەتی داوە بە ڕەوتێکی لەم بابەتە کە پەرەبگری. ئەمڕۆ ڕۆژی یەکشەممەیە 9/7/2023. ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ لە ڕێگای فەیسبووکەوە هەروە لە ڕێگای یوتیوبەوە بڵاوەکرێتەوە. هاوڕێیانێک ئەگەر بیانەوێ بەشدار بن لەگەڵمانە لە بەرنامەکە، یاخود کەسانێک ئەگەر هەتاکو بە سەرنج و بە دید و بۆچوونی جیاوازی شەوە بیانێ لەم بەرنامەیە بەشداری بکەن و ڕای خۆیان بڵێن، ئاگادارم بکەنەوە لە ڕێگای کۆمنتەوە نەتوانم بۆ ناو بەرنامەکە بانگهێشتیان بکەم، لیکەکەیان بۆ بنێرم کە بێن بتوانن بەشدار بن و ڕاستەوخۆ بە ڤیدیۆ لەم بەرنامانەیە ڕای خۆیان بڵێن. دیارە جیاکردنەوەی بنەمای کۆمەڵایەتی یاخود زمینی کۆمەڵایەتی و ئابووری لە زمینە سیاسەکان کاریشی کەمێک ئەستەمە، چکەوانە زۆر تێکەڵکێشن لەگەڵ یەکترا، بەڵام بە هەر دەلیل بۆ بە مەبەستیەوە کە ینی حەقی خۆ بە هەر بابەتێک بدەین و ئەوانە بە ناچاری کردمان بە دوو بەرنامەی جیاوازەوە. لەم بەرنامەیە سەرتا بەر لەوەی بچمە سەر فاکتورە سیاسەکان، هەروە ئاوڕێکی خێرا لە ئەو قسانە بەمەوە کە لە بەرنامەی پێشووترا کردم. لە بەرنامەی پێشوا باسیەوەم کرد کە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگایەکی برینارە لە ڕووی وجدانیەوە. ئەم کۆمەڵگایە لە دەورانێکە دەرگیری چیمیا باوەران و ئەنفال کرایەوە، بە جۆرە لە جۆرەکان بە چۆکە هات و دواتر لە ڕاپەڕینە دووبارە ڕاپەڕینی ساڵی 91 کۆچی ملیۆنی دەستی پێ کرد. ئەم کۆمەلگایە لە بەردەم دڕندەی بەعسا توانێ مقاومەتی لە دەستدا و ڕاکردن و هەڵەهاتن بوو بە شێوازێک لە شێوازەکانی خۆپارێزی لەم دۆخەیە. و بەدوای ئەوەیە قسم سەبارەت بە دۆخی ئابووری کرد و ئەوم دەستنیشان کرد کە چۆنی کوردستان لە سایی سیاسەتیشی نیولیبرالیە بۆ بە کۆمەڵگایەکە لە ڕووی چینایەتیەوە زۆر بە شێوازێکی زەق دابەش بووە و ئەم دابەش بوونە چینایەتیە زۆر بەرەو پێش چووە و سەرنجام دۆخێک هاتوۆتە پێشەوە کە ئەوەی پێوترێ قەراغشان نشینی یاخود کۆڵیت نشینی لە کوردستانە بۆتە دیاردەیەکی بەرچاو و بەرجەستە کە دەسەڵات و دەوڵەت حکوومەت یاخود دام و دەستگا گشتیەکان لە هیچ بابەتێکی ئابووری وە کۆمەڵایەتی و خزمەتگوزاریەکان بەرپرسیارەتی هەڵناگرێت. تەنها کۆمەڵێک دوورگەی بچکۆلە لە ناو شارە گەورەکانان دروست بووە کە چینی مرەفە و چینی سەرەوەی کۆمەلگای تیاژ یا چینی سەرەوەی ناوەند و بەسەرەوە
ملیاردێرەکان و ملیۆنەرەکان و خەڵکانێک کە ئیمکانەتیشی دیاریکراویان هەیە لە ئاستێکی سەرەوەی ئەوانی تیاژین باقی کۆمەلگا دراوەتە دەست قەدەر و دراوەتە دەست ڕۆژگاریشی تاریک کامە لە هەر شوێنێکی دنیاشا دووبارە بوو بێتەوە جۆرێک کۆمەلگایەکی پەراوێزیا کۆمەلگایەکی تەریبی بە کۆمەلگا ئەستێکە دروست کردووە کە فەرسە تێگەیشتنی خۆی بۆ دنیا هەیە ئایدۆلۆژی خۆی بۆ دنیا هەیەەوە شێوازی بیرکردنەوەی جیاوازی تیازاڵە بێت و تیاکارە بێت و ئەوانە جۆرێک قیەم و جۆرێک هەتا لە ڕووی یاساییشەوە ئەوەی کە بەجێبەجێکرێتوانە و یاسایانیەکە لەلایەن دەوڵەتەوە بڕیای لەسەر دراوە لە شوێنەکانی تری دنیای وایە و لە کوردستانیشە بەم جۆرەیە و ئەم دۆخەکە لە کوردستانە پێک هاتووە و ئەم کونجوکە لە بەرە تاریک و کونجوکە لە بەرە پەراوێزانی کۆمەلگا وای کردووە کە زمینەی مادی دروستبوونی ئەم ڕەوتە کۆنە پەرسۆم ئیسلامیزمە زۆر تایبەتە لە کوردستانە فەراهم بێ. ئەمڕۆ سەبارەت بە باسی سیاست قساکەین کە ئەمە گوتم پەیوەستیشی ڕاستە و خۆی بە هەمان بە بارودۆخی کۆمەڵایەتی و ئابوووریەوە یەکەم شدەوەیە کە لە کوردستانی ئێمە لە ماوەی 60 ساڵی ڕابردووە ئەتوانین بڵین لە دوای پەنجاکانەوە هێزێک کە توانیوێتی باڵا دەست بێ لە کوردستان و کوردستانی لەژێر هەیمەنیا بووە کوردایەتی بووە بەتایبەتی لە دوای 63ەوە لە زەربە و کە بڵین کارێک و پەلامارێک کە کرایە سەر هێز شەپەکان لەسەر ئاسی هەموو عێراقا لە کوردستانیش هەروە ئەوەی کە باڵا دەستی پیا کرد لەم ناوچەیە لە کوردستانە هێزی کوردایەتی وکان جوڵانەوەی بۆ خۆی لە بناغەوە جوڵانەوەیکی کۆنەپەرستانەیە لە هەرێمی کوردستانی عێراقا ئەم باسی وڵاتەکانی تر و وڵاتەکانی دەوروبەر ناکەم مەسەلەن تورکیا و ئێران یاخود سووریا بە دەرەجەیەک ممکنە جیاوازیان هەبێ لەو دۆخی کە لە هەرێمی کوردستانە هەیە نازانم بەڕاستی دۆر دیراسی ئێوەم نەکردو بەڵامەوەی کە لە بەرچاو دیارەوەی بە تایبەتی لە ئێرانە کە هێزی چەپوانە توانیوێتی لە جوڵان و مقاومەتەیە کە لە کوردستانی ئێرانە لە بەرامبەر بە شایە لە پێشەوە دواتە بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەبووە ڕۆڵ و جێگاپێشی زۆر بەرچاویان هەبێ بەڵام ئەمە لە کوردستانی ئێمەیان نەبووەوە هەر لە ڕۆژی یەکەمەوە کە جوڵانەوەی چەکداری ناسیۆنالیزمی کوردیا کوردایەتی دەرکەوتووە هەم جوڵانێکی کۆنەپەرست بووە هەم جوڵانێکی چەکدار بووە و هەم قورسایی هەموو کار و فعالیتی سیاسی لە کوردستانە گواستوتەوە بۆ لادێبە و جێگای کە چەکدارەکانی لێ شارەکان بە جۆرێک لە جۆرەکان پاشکۆی ئەو جوڵانەوە بوون کە لە لادێکانە بەرەو پێشچەوەم جوڵانەوەش لە لادێکانە وەکو هەنێکیش لە لێکۆڵەرەکان ئاماژیان پێکردو کوردستان خصوصێتێکی زۆر تایبەتی هەیە ویژەوەیە لە زۆر شوێنی دنیا کە جوڵانەوەی ناسیۆنالیستی دەرەکەێت جوڵانەوەی جوتیارانە یاخود خەڵکانێکە کە لە لادێکانە ژین بە دژی دەسەڵاتی دەوڵەتی مرکزی و بە دژی چینی دەرەبەجی وڵاتەکە بڵێن ئەو وڵاتەکە لە بندەستە ئایا قۆ کۆمەلگای کە ستەمی نەتەوایەتی لێکرێ بەڵام لە کوردستانی ئێمەیە ئەمە وانە و هەر لەو جوڵانەوەی کە دەرکەوتۆ لە یەکەمی ڕۆژەکانی و دەرەبەگەکان و ئەم توێژە کۆنەپەرست و عشیرەتیە لە کوردستانە باڵا دەستیان هەبوو لە ناوم جوڵانەوەیە پارتی دیموکراتی کوردستان کە هێزی ئەسڵی ئەم جوڵانەوەی بووە پێزێک بۆ مەلایەک بەڕێوەی بردووە کەسێکی دوواکەوت و کۆنەپەرست کە هیچ پەیوەندیشی بە دنیای مۆدێرنەوە بەو جۆرە لە ڕووی فەرهەنگیەوە نەبووە و سەرڕای ئەوەی کە ماوەیشی باشیش لە دەروی کوردستان ژیاوە بەڵام هیچ کاریگەرێکی لەسەر پێک هاتی بیرکردنەوەوانی دانە ناوە کەسێکی عشایر و دواکەوتوو بووە کە ئەمە لە مستەفای بەرزانیە لە دوای ئەویش دیارە لە ئەو نوشستەیە یاخود ئەو ئاش بەتاڵەیە کە 74 ڕوویدا دووبارە هێزێک دروست بوو بە ناوی چەپ و بەشێک ناوی مارکس و لینین و سۆشیالیزم و کۆمونیزمیشان بەکارێنا بەڵام زۆر خێرام ڕاوتەش لە بەرامبەر کۆنەپەرستیا چۆکی دادا و لە لادێکانە لەو شوێنەکە جێگەی چالاشی ئەمان بوو بەناچار لە بەردەم عشیرەتگەریە لە بەردەم دەرەبەگەکانە بە چۆکە هاتووە ئەو ماوانە کە ئەم هێزە
لە ئەو ناوچانێ دەسەڵاتی هەبوو هیچ کاریگەریەکی پۆزتیبی لەسەر ژیانی خەڵکدانە ناوی جۆرە پێشکەوتنێک بەدی نەهات و هیچ بگرە بە پێچەوانەوە ساسەن کاری ئەوان تەنها بەکارهێنانی خەڵکی کارگەر و زەحمە کێشی لادێکان بوو بۆ مەرامەکانی خۆیان بەبێ ئەوەی کە بتوانن هیچ تەسیرێکی پۆزتیب لەسەر فەرهەنگی ئەم خەڵکەدانێن بگرە مامەڵەیەکی زۆر سازشکارانیان لەگەڵ فەرهەنگا کردو فەرهەنگە بوو بە فەرهەنگی ئەوانیش ینی ئەمانیش هەر لە چوارچێوەی ئەم عشیرەتگەری یاخولانەوەوە هەر ئەمە وای کردووە کە جوڵانی کوردایەتی لە بنەڕەتەوە لە بناغەوە جوڵانیشی کۆنەپەرستانە بێ ئەمە زمینیشی سیاسی باشی فراهەم کردو بۆ کۆنەپەرستی لە کوردستانە ینی بێنە بەر چاو بهێنینە بەر چاو ئەگەر بهات باە بۆ نمونە هێزی کوردایەتی وەکو جوڵانەوەیەکی سکولار دەربکەوتایەوە لە بەرامبەر بە ئاینە لە بەرامبەر بە خورافاتە ڕخنی ڕۆشنی دەرببڕایە و خەڵکی بۆ دوورکەوتنەوە لەم بیرو بۆ چوونە کۆنە پەرستانە لە عشیرەتگەری بانگەشت کردایە و وجودی لە لادەکانە لە شوێنانەیە کە دەسەڵاتی هەبوو کارێکی بکردایە کە مەسەرەن کچان زۆرتر بچنە بەر خوێندن مەسەرەن هەندێک لە نەریتە کۆمەڵایەتی دواکەوتویەکان لە ژن کوشتن لە ئازیێت و ئازاردانی ژنان و مناڵان و ئەمانە کەم بێتەوە حاڵ ئاڵگۆڕێکی گەورە لە ئەم ناوچانیان ڕووی ئەداوە سەرنجام ئەم هێزە بە فەرهەنگێکی لەم بابەتانەوە چەستی بەڵام پێچەوانەکەی ڕاست بۆ بەڕاستی ئەوم هێزە زۆر هێزێکی دواکەوتو کۆنەپەرست بووە بە تایبەتی لە ناو کۆمەڵی ڕەنجەرانشە سەرنجام کۆنەپەرسترین کەس وە بە جۆرێک دڕندەترین کەسێک کە هیچ ئەتیبارێکی بۆ ژیانی ئینسان و بۆ بەها ئینسانەکان دەرنەکە نەوشیروان مستەفای ئەو بوو بە سەرکردەی ئەو باڵەکە گوایە باڵی چەپ و باڵی پێشکەوتن خواز و پێشڕەوی ناو یەشێتی نیشتیمانی کوردستان بوو کە باڵەکەی تریشی هێڵی گشتی بوویاوی کە جەلە تاڵبانی تەمسیلێ کردووان هەرخوان باشکرایان و دێمە لە دەرەبەکەکان پێکاتوین و ئاغاوات و دەرەبجی جۆر بجۆران لە ڕێزەکانی خوانە کۆ کردبوو بەمە ئایانتوانی ینی توانایوان هەبوو کە نفوس پیا بکەن و خوان بەرهەم بێنەوە ئەمە حقیقەت و پێکهاتەی ئەم هێزە کۆمەڵایەتیا خودەم هێزە سیاسیە کە دواتر هەیمنی کردو لە کوردستانە دەسەڵاتی گرتۆ دەدەست و هەر بۆیە ئەمە زمینێکی فراهەم و ئامادەی لەبار کردووە کە ئیسلامیزم لە کوردستانە گەشە بکە دابڕانی ئەم هێزەی کوردایەتی لە کۆمەلگا لە ڕۆژەکانی یەکەمەوە ئەوەی کە نەی ئەتوانی بە هیچ جۆرێک جگە لە بابەتی مەسەلەی نەتەوایەتی و لابردننی ستەمی میلی لەگەڵ هیچ کێشە لە کێشەکانی کۆمەلگایە خۆی جووت بکە بڵێن هەنگاویی پێشڕەوانە هەڵگرێت یاخود جەماوەەر بۆ ئەنجامدانی گۆڕانکاریی دیاریکراو لە ژیانی خۆیانە بانگهێش بکە کۆ بکاتەوە کاریش کردووە کە ئەم هێزار لە ڕۆژەکانی یەکەمەوە غەریب بوو بە جۆرە لە جۆرەکان بە بەرژەوەندەکانی خەڵک نامۆ بووە و ئەم نامۆیە پێویستی بەوە بووە سەرباری ئەو دۆخەی کە کوردستان هەیە هێرێمی کوردستان هێتی لە ڕووی جغرافیەوە لە ناوچەکە کە چواردەورمان دەوڵەتی کۆنەپەرست و هێزی کۆنەپەرست بووە هەر لە ڕۆژەکانی یەکەمەوە وای کردووە کە دەسەڵاتێک یاخود هێزێکی سیاسی کە نە لە ناو جەماوەرە قوڵای یەکێ پشتیوانیەکی هەیە و نە لە ڕووی جوگرافیش و ئیمکانیەتی هەناسەدانی هەیە ببێتە بکەوێتە ژێر مەشیئەتی ئیرادەی کۆنەپەرستانی ئەم دەوڵەتانەوە لەوانە جمهوری ئیسلامی ئێران و تورکیا جمهوری ئیسلامی ئێران دیارات کاریگەریشی زۆر بەرجەسەی لەسەر هەرێمی کوردستان داناوە لە سەردەمی لەو کاتەوە کە لە دوای نەوەتیەک ڕاپەڕین ڕوویداوە ئەم ناوچێک کەوتوتە دەستی پارتی وێچێتی جمهوری ئیسلامی بە هەنگاو بە هەنگاو و تا هاتووە زۆرتر و زیاتریش نفوزێکی بەربڵاوتری بە تایبەتی لە ناوچەی سلێمانیە پەرە پێداوە ئەم نفوزە هەر لە سەرەتای ئینتیفازە بوانیکەوە بیریان بێت بە جۆرێک جەلە تاڵەبانی بۆی کەوا مەیلی ئێران بەلای خۆیان ڕابکێشێەوە کۆمەشیشی زۆرتری ئەم حکوومەتە تازە پێک هاتووی بکا لە کوردستانی هەرێمی کوردستانە ئیجازەی بە هێزێکی ئیسلامیدا کە پێشتر لە شاخ ینی بە جۆرێک ڕاوەدووی نابوون و هەڵی پێچابوون لە کوردستان پاچی کردبوونەوە ئیجازەی دام جارە ڕێگەیدا بە بزوتنەوەی ئیسلامی کە بێنەوە ناو شارەکانی کوردستان و بە یەک بڕیاریی
جەلاو تاڵەبانی تەواوی مزگەوتەکانی ئەو ناوچانی کە یەکێتی دەسەڵاتی تیا بوو کەوتە دەستی ئەم جوڵان و کۆنەپەرستانەیە کە هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە ئەمانەی تر دەستیان کرد بە هەڕەشە و گوڕەشەکردن لە خەڵک بە تایبەتی لە هەڵەبجە کە بڵین بە جۆرێک ڕێگوڕیشەیەکی زۆرتریان هەبوو لێەوە دەستیان بە هەڕەشەکردن لەسەر خەڵکی هێشتا لە بەرامبەر یەکێتیایان نەکرد و شەڕووی نەدابوو لە بینی ئیسلامیەکان و یەکێتیا بەڵام ئەوان کەوتنە هەڕەشە و گوڕەشەکردن لە خەڵکانی چەپ و ئازادی خواز و بیرمانە من بیرمە لە 8 مارسی ساڵی 1992 بوو کە بۆ یەکەم جار لە ناوچەی هەڵەبجە ئیسلامیەکان هێرشیان کردبوو یا هەڕەشیان کردبوو لە خەڵکانی سکولار و تایبەتی ژنان وە لەو 8 مارسەیە وەڵام درانەوە لەلایەن چەپ و کۆمونیستەکانەوە. ئەمە دیارە درێژەی کێشاوە سەرنجام ئەم هێزە بوون یەکێک لە پێکهێنەرە ئاسڵەکانی سیاست لە کوردستانە و چەند دۆخی ئابووری وەک باسم کرد پێشتر لە بەرنامەی پێشووە لە ڕووی گەمارەی ئابووریەوە چەند فشار و زەخت و زۆر بۆ سەر خەڵک زیاترە بوو ئەوەندام ئیسلامیانەش جێپەیان قایمترە ئەکرد و ئەم جارە لە ڕێگەی شت بە کاتی خێرخوازیەوە بە پارەی دەوڵەتەکانی خەلیج و دەوڵەتە کۆنپرسەکان و بەتابەت ئێرانیش هەروە دەستیان کرد بە دروستکردنی تۆڕی جۆربەجۆری گوایە کۆمەکردن بە خەڵکی فەقیر و هەژار و بە بەشێک لەوانەی کە بڵین ژنی تەنیا بوون دایکی تەنیا بوون و مناڵیان هەبوو لە ڕێگەی ئەم تۆڕانەوە بە بڵاوکردنەوە و دابشکردنی کۆمەکی خواردەمەنی ئەوانە کارێکیان کرد کە مەیلێک بەرەو ئیسلامیەکان زۆرتر بێ و حیجاب تابێت تەشەنە بسێنێت و پەرە بگرێ. ئەمە حقیقەتێکەوانی کە لە ساڵەکانی نەوەتیان بیر بێت یارە بەشێک لە گەنجەکان کۆمێدەوارم هەرچی زۆرتر خەڵکانی گەنج ئەم بەرنامانە ببینن چکە ئەم بەرنامانە بە جۆرێک مۆجهە بۆ ئەوانیش بە دەرەجەی یەکەم بەڵام ئەوانەی کە بە تەمەنن یا لە تەمەنی منان دۆخی نەوەتەکانیان لەبیرەوە زان چۆن ئیسلامیەکان سوودیان لە شەڕی ناوخۆش وەرگرت تەنانەت بۆ فراوانکردنەوەی نفوذ و هێزی خۆیان سەرەتا یەکگرتووی ئیسلامی ڕابیتە بوو وەک ڕابیتە دەرکەوت ڕابیتەی خێرخوازی بۆ ڕابیتەی ئیسلامیان ناوەنا کامە حیزبێکی سیاسی نیە خەریکە پرۆژەی جۆر بە جۆرەکاتەوە تەنانەت عیاداتیان دروستە کرد و خواردیان نەبەخشیەوە و تەنانەت عیادیان دروستە کرد و سەیدەلیان هەبوو لە ناو شارەکانەوەمانە ڕۆژ بە ڕۆژ لەم ڕێگایەوە پەریان بە نفوزی خۆیانەدا تا کارگەیشتە ئەوەی کە وەختێک هێزەکان بینیان کە توانیویانە لە ناو خەڵکان نفوزێک پیا بکەنوانە وەختە ئەعلانیان کەوتیانە حیزبێکی سیاسی یانی سەرەتا کە دەستیان پێکرد وەکو هێزێکی خێرخواز دەستیان پێکرد کە هیچ پەیوەندیان بە سیاست و بە کاری سیاسیەوە نیە بەڵام سەرنجام معلوم بوون خێر زۆر سیاسیشن و فعلەن ئەمەی کە کردویانە هەر ئیستیغلالکردنی پێداویستی ژیانی خەڵک و هەژاری خەڵک بوو بۆ پەرەدان بە نفوزی خۆیان. دیارە ئەمەی کە لە ماوەی ڕابردووە لە ڕووی سیاسیشەوە توانیوێتی نفوزی ئەم ئیسلامیانە فراهەمتر بکات و ئاسانتر بکە هەر ئەو کۆنەپەرستیە نەبوو کە کوردایەتی هەیە بۆ بە جۆرێک خودی سەرکوت لەلایەن ئەحزابی کوردایەتیەوە بە جۆرێک سوتەمەنی داوە بەمان چونکە ئەم سەرکوتەی کە هەیە سەرنجام ئێستا گەنجێک ممچینە لە چەمچماڵە پرسیاری ئەوە بکە سەردەش عوسمان چی کردبوو لە بەرامبەر پارتیە تا پارتی بە ڕۆژی نیوەڕۆ لە بەردەمی زانکۆکەیە بیفڕێنێت و بیکوژێ شارێکی نووسی بوو بە جۆرێک بۆ نیەوەی لێکراوە کە گوایە تەوهینێکی بە جنێوێکی بە خێزانی بەرزانی دابێ بە ژنیان دابێ بە کچیان دابێ کەوانەوە بە هیچ جۆرێک بەڵام بەرحاڵ لە فەرهەنگ و لە تێگەیشتنی ئەم هێزە دواکەوتوایە ئەمەیە سۆرانی مامە حەمەدچی کردبوو غەیری کا پیش ڕۆژنامەوانی کاوە گەرمیانی چی کرده بوو چوزانە فلانە هەڵسوڕاو کە بێسەر و شوێن کراوە و اختیتاف کراوە ئەو گەنجانی کە لە بادینان هەتا ئێستا لە زیندانان و کەس نازانێ مەسیح هەنچی ئەوان چیان کردووە جگە لە ڕەخنەیەک و قسەیەکە بەم دەسەڵاتیان بێت لێ باشە ڕەخنەگرتن لە دەسەڵات توانێت پاداشتەکەی بەم جۆرە بێ کوشتن بێ اختیال بێ
بۆچی ڕەخنەگرتن لە خوا و قسەکردن بە ئیسلامەوانە وانە بێ زۆرە ئەم فەزایەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە کوردستانە دروستیان کردووە لە هەرێمی کوردستانە زەمینە سازەکە بۆی کە ئەمە ئەم کردەوانەوە ئەم کردەوەی کوشتنە کردەوەیشی ئاسایی بێژیانی ئینسان چییە وەختێکە هێرشی کرد و پەلاماری دا بۆ سەر شتێکە تۆ پێت مقدسە و پێت پیرۆزە ئەوانە بۆ ژیانی لێبسێنیتەوە بەڕژۆرێک ئەم فەرهەنگە و ئەم بێقیمەتکردنی ئینسان ئەم بێ بەهاکردنی ئینسان لەلایەن ئەحزابی کوردایەتیەوە برەوی پێدراوە ئەمە ئەو فەزای دروست کردووە کە بۆ ئیسلامیەکانیش هەروە شتێکی ئاسایی بێت لە بابەتێکی ترەوە سەبارەت بە بەڕێوەبردننی کۆمەلگا و ئەو شێوازە و ئەو فەرهەنگەی کە کوردایەتی لە بەڕێوەبردننی کۆمەلگایە ئەیباتە پێشەوە ئەوەی کە ئەو گەندەڵیە بەو جۆرە مامەڵەکردنی سەروەت و سامانی خەڵک بەو جۆرە تاڵانکردنی ئەم سەروەت و سامانە زەمینەیەشی دروست کردووە کە بە زۆری ئەوەی کە بۆتە کێشە فەساد و بە جۆرێک گەندەڵیە لە وەکو مەسلەیەکی زەق بۆتەوە لەم چوارچێوێشە ئیسلامی سیاسی ئەو یاخود ئیسلامیزم ئەو پەیامی هەیە کە لە ڕووی مۆراڵی و ئینسان بە قسە نابێت دزی بکە کە معلومە بێژێ واژ نییە تاوان خۆشیان هەر لەم بابەتەوە بەشدارن و تا ئێستا کەمیان بەڕاستی سوود نەبینیوە لە بەری تاڵانکاری لە بەرهەمی تاڵانکاری کوردایەتی بۆ کۆمەلگا و ئەنیش ئەچنە بن بە بەرپرس و وەزیر و ئەندامی پەرلەمان و لەم دۆخە پڕ گەندەڵیە ئەوانیش بەشدارە بنوانیش خێری خوانی لەکەن بەڵام بە هەر حاڵ بە جۆرێک دەتوانن بەم پەیامە ئەخلاقیە کە گەندەڵی کۆمەلگا لە بەی نەباوە ئەم دەسەڵاتە ئاوا گەندەڵە لەم چوارچێوەیە مەجالێک بۆ قسە و بۆ تەبلیغاتی خۆیان بدۆزنەوە و لایەنێکی تریشی لایەنی کە باسی جەنگ و چێبەرچی کۆنەپەرستانەی یەکێتی و پارتیمان کرد ئەم چێبەرچیە لە ئازاریش بەردەوامە ڕۆژگارێک ئەم ململانی و بەرامبەرچیە لە بینی یەکێتی و پارتیە کارێکی کرد کە تەواوی ئەو سەرۆک عەشیرەتانە کە وەختی خۆی پیاوی ڕژێم بوون یاخود چەکداری ڕژێم بوون بەکلەی گیراوی ڕژێم بوون هەموو ئەوانە جێگەیان بۆ بکرێتەوە لە ناو یەکێتی و پارتیە و فرسەتیان پێ بدرێکە مۆقعێت بگرن و ئەوانە بەڵام دواتر هەر ئەم چێبەرچیە کاریشی کردووە کە هەردوو لە هەوڵبەن بۆ ڕاکێشانی لایەنە ئیسلامیەکان بەرەو خۆیان و بەکاریان بێنن لە بێدەنگکردن و هێمن هێشتنەوە و یاخود کۆی لە هێشتنەوەی کۆمەلگایە بەچەند هۆکاری ژێگەوانە کە ساخستن لە کاری سیاسی دەستبەردان لە کاری سیاسی لە بەرەنگار بوونەوە و زۆرتر ڕۆشتن بەرەو عیبادەت و بەرەو نزیک بوونەوە لە خوا و بە حسابێکە ئەم دنیامان ڕۆژە و دنیامان نەڕوە بەم پەیامە بڵین دواکەوتوانەیە بەڵام لایەکی تریشی بە جۆرێک ترساندنی کۆمەلگایە ئەمریکا یەکێتی و پارتیەکە ینی پیلانێکە ئەوان بەکارێنن بە جۆرە کۆمەلگا ترسێنێکە ئەگەر ئێوە ڕۆژە لە ڕۆژان لە بەرامبەر یەکێتی و پارتیە ڕابوەستەوە ئەم دەسەڵاتە قوبوڵەکەن ئەلتەرناتیڤەکەی چیە ئیسلامیە جا هەر ئێمە بیخۆین وەرێمە بیزین و جەردەی ئێمە بیکەین باشترەوەیکەوە بکەوێتە دەستی ئیسلامیەکانەوە کە ڕەحم بە هیچ شتێک ناکەن تەنانەت ئەو پەراوێزە زۆر کەم و کورتەی کە بۆ ئازادیەکانیش و بۆ هەندێک ئازادیەکانی تاک لە کۆمەلگا فراهم بۆ ئەوەش لەبەی نەچێت بەرحاڵ ئەمە هەمیشە کێشە لە بەردەمی زەینەتی خەڵکا دروستەکە کە هەربێکی تو پارتی بن باشتر لەوەیکەوە ئیسلامەکان یا بەشیشی زۆری کۆمەلگای کوردستان لە بەردەم ئەم هەڕەشەیە خۆی بینێتەوە ئەو ئیختیاراکە لە جیاتی ئیختیاری ئەوەی کە بوارێک هەبێ بۆیکەوە هێز ئیسلامەکان دەسەڵات بگرن لەلایەنێکی تریشەوە دیارە ڕاکێشانی ئەمانە بۆ دەنگکۆکردنەوە بۆ نمونە هەر ئێستا لە ناو شاری سلێمانیە وەک باسەکرێتەوەوانە لە بەردەم لە بەرامبەر تەکیەی نەهرۆی بڵێن شێ محەممەدا کە
باوکی ئەنفالچیەکی دیاری کوردستان بۆ هەموو کەس دەزانێ ماهیەتی ئەو خێزانە و ڕابردویان چۆن بووە. ئەمانە بە حسابی سۆفی گەرێتی پارچەیەک ئەرزی گەوریان لە باخی بەختیاری وەرگرتووە کە کراوەتە مڵکی ئەوان و ئاتەچێکی گەوریان تیاداناوە. ئەمە بە مانایەک بەکارهێنانی کەسانی ئاوا بۆ کۆکردنەوەی دەنگ و بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانە بۆیکەوە پێگەی یەکێتی بە تایبەتی لە سلێمانیا پارێزراوتر بێت. لەم لای ترەوە بەڵام لە بەرامبەریا وەک باسەکرێوانە قەرار وایە مزگەوتی بەهەش بازێک باسێکە دەڵێن مزگەوتی جەهەنم، مزگەوتی دۆزەخ کە بەرحاڵ دۆزەخ بیا بەهەشت هی عەبدولەتیف سەلەفی ئەوانە دابرنێ لەسەر عەرزی پارچە عەرزێکی گەورە و هەر زووزۆیان بینی ئەمانە لە تەلەڤیزیۆنەکانەوە لەلایەن بەرپرسە باڵاکانی کوردستان و پێشوازیە کرێن تەوقیان لەگەڵا کرێ ڕستمیان لەگەڵا گیرێ. ینی تۆ بینی مەسەلەن خەڵکانێکی ڕابرد و دیار کە دەستیان لە ڕاستەوخۆ لە کوشتنی ڕۆژنامەوانانە لەگەڵ مەلاکانە دەرەکەون ڕستمەگرنەوەوانە چون بۆ عەمرە بەیەکەوە گوایە دانیشتون و کاتێکی خۆش بەسەبەیەکەوە بەسەرە بەر ئەمانە گوایە گەڕاونەتەوە باوەشی ئیسلام و دیارە تەقوایان زیادی کردووە لەگەڵەوەی کەوا تەمەنیان چۆتە سەرەوە و بەرحاڵ خەریکن نفوز لە دەزێن یاخود توانە لە دەزێن یا توانێ هەتاکو جسمیشان لە دەزێن ئەیانێ بگەڕێنەوە گوایە بۆ لای خواوت بۆ لای ئیسلام. ئەمە پەیامێکەدا بە کۆمەلگا کە ئەم هێزە هێزیی زۆر گرنگە و میدیا کاریگەریی زۆری لەسەرەوە داناوە کە ئەم ئیسلامیزمە دووبارە فراوان بێتەوە بەشەکە جگە لەو پارە زۆرێکە هەڵڕژاوە بۆ هەموو ئەو فعالیەتانەی کە ئەکرێ و جگە لەوەی کە هەر ئەم دەسەڵاتە فرسەتی زۆر باش فەراهەمەکە بۆ چێبەرچەی جۆر بە جۆر جایزەی جۆر بە زۆر چێ قورئانی خەتم کرد چێ توانی لە دەرسە دینیەکانە پێشکە یعنی پارەیەکی زەوەند لەلایەن دەسەڵاتەوە تەرخان کراوە بۆ هێزە دینیەکان و هێز ئیسلامیەکان و مزگەوت وە ئەم بەهێزکردنەوەی ئەم لایەنە لە کوردستانە. ئەمە دیارە ینی ڕاستە خۆمە پیلانێکە زۆر کەس هەمیشە کە دێن باسی توانای یاخود باسی نفوزی ئەحزابە سیاسیەکانەکەن لە مەسلەی پەرەگرتنی ئیسلامیزما زۆرتر ئاماژە بەم لایەنە دەم لایەنە لایەنێکی زۆر زەقێتی بەڵام بەڕاستی پەیوەستەیی کوردایەتی و ئەحزابی دەسەڵات بە هێزە ئیسلامیەکان و بەم هێزە کۆنە پەرستەوە بە ئیسلامیزمۆ لە کوردستانە زۆر ڕەگ و ڕیشەی و بناغی ترانی مەسەلەکە تەنها مەسایلی تاکتیشی نییە بەکارهێنانیان نییە لە هەڵبژاردنەکانە بگرە ئەمان لە پێکهاتە و لە ڕووی ماهیەتی خۆیانە کۆنە پەرستن. بەڵام یەک شت لێرەیە کە من پێم خۆش بوو زۆرتر ئاماژەی پێ بکەم و فۆکوسی زۆرتری لەسەر بێ ڕۆشنایی زۆرتری لەسەر بێ ئەوەیە کە ناوهێنانی ئەم ئەحزابانە حزابی کوردایەتی بە ئەلمانی لە ڕاستیە ئیجحافێکی زۆر گەورەیە و ناحەقیشی زۆر گەورەیە بەرامبەر بە سکولاریزم و ئەلمانیە دەکرێت. بەڵێ ڕاستە لێرە و لەوێ بە تایبەتی یەکێتی یاخود پارتیش هەندێک کات ناوەندی جۆر بە جۆریان هەیە بۆ برەودان بە هەندێک شتی ئەلمانی یاخود سکولار و ئەمانە بەڵام ئەمانە هەمووی تەنها توێژاڵێکن هیچ نینوە بە جۆرێک بۆ کۆنتترۆلکردنی ئەو ململانەیە کە لە ناو کۆمەڵگایەکرێت دیارە فراوان بوونەوەی نفوزی ئیسلامیزم هەمیشە بەشێک لە کۆمەڵگەی کوردستان هەنەدا بۆی کەوا بەرەنگار بێتەوە و مقاومەتی هەبێت و ڕابۆسێتەوە لە بەرامبەر ئەمەیە دەسەڵات بۆ کۆنتترۆلکردنی ئەمانەش دام و دەستگای جۆر بە جۆری دروست کردو وەکەوەی کە ماوەیەک مەلا بەختیار دابڕانی دروست کرده بوو هەر بۆ کۆنتترۆلکردنی ئەمە بۆ دەست کێشان یاخود تەسیردانان و کاریگەریدانان لەسەر ئەم لایەنەش بۆی کە ئەم خەڵکانش کە بەم ئاراستەیە یانێ بە بەرامبەرچی
ئیسلامیزم ببنەوە ئەمانیش لێرە لە ژێر کۆنتترۆلی سیاسەتی ئەحزابەکانە دەرنەچن و هەر لەم چوارچێوەیە بمێننەوە. ئەم بەرامبەرچیە بەو ئەتیبارەی کە دەسەڵاتی پارتی وێچێتی ویستوانە لە کوردستانە درێژ بێ بە بڕای من بەرامبەرچیەکی ساختەکارانەیە و سەرنجام زەرمەندە بۆ جوڵانەوەی سکولاریزم لە کوردستان. جوڵانی سکولاریزم لە کوردستانە ئەمە لە بەرنامەکانی تریشا زۆرتر و زیاتر لەسەر ئەمە ئەدوێم ناتوانێت بە دوور لە بەرامبەرچێ و بەرەنگاربوونەوەی تەواوی دۆخی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی کوردستان هەنگاو هەڵبگرێ. ئەگەر سکولاریزم ئەبێ لە کوردستانە بچێتە پێشەوە و ضروریە ئەم کارە بکرێ، ئەو دەم ئەم سکولاریزمە بێ ناوەڕۆکی یاخود لایەنێکی پێکهاتەیەکی جوڵانەوەیکی سیاسی فراوانتر بێ بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی ڕیشەی لە سەرئاستی کۆمەڵگەی کوردستانە. بەبێ ئەمە و بەبێ ئەم جۆرە جەپەگیریە سەرنجام ئەوەی کە براوە ئەبێ لەم نێوەیە تەنها هێزە کۆنەپەرستەکانن. بەرحاڵ ئەمە بەشێک لەو باسانە بوو کە من ویستم ئەمڕۆ بیکەم بۆی کە بزانین بەڕێزێک لێرە پرسیارێکی ئاراسی من کردووە. ئاروین غەریب بەڵێ بەڕێز کێشت لەگەڵ مامۆستا کێشت لەگەڵ ئیسلام چییە؟ من لە بەرنامەکانی داهاتوە باسی ئەوەکەم کە من کێشەم بەڕاستی لەگەڵ ئەم ئیسلامیزمەیە چی کێشە ئیسلام ینی وەکو دین و ئەوانە بەڕاستی هەموو ئەوانەی کە پێشکەوتنی کۆمەلگایان بێ و کۆمەڵایەت پێشکەوتنیشی کۆمەڵایەتی فراوانە بێوانە پێویستیان بەوەیە کە بەرامبەر بە دین و ئەفکاری دواکەوت و خورافات بوەستنەوە. ئەمە ئینسان دوورە خاتەوە لە کاریگەری دانانی دروست لەسەر ژیانی خۆی و ئینسان وەکو کۆیلەیەک بۆ هێزێکی دەرەکی کە نایبینە و نایناسێ دەرەکەوێ و ئەمە هەمیشە بێت جێگەی ڕخ نەبێ و خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆیان زۆرترە بێ پشت بە خۆیان ببەستن و پشت بە کارێ بەستن کە خوانیکن. بەڵام باسەکەی من سەبارەت بەم ئیسلامیزمە هەر ئەمە نییە. ئیسلامیزم ئەمڕۆ لەسەر ئاستی دنیاە دینێکە یاخود ئایدۆلۆژیایەکە پاوانخوازیەکی ئاشکرای ئەوێ پاوانخوازی ئەوێ لە هەموو شتێکە و کۆی لەکردنی ئینسانەوێ لە هەموو لایەنەکانەوە. ئەوەی کە لە شریعەتی ئیسلامە هەیە من لە بەرنامەکانی داهاتوە زۆر بەڕوونی ئەمە باسەکەم و بە دەلایل و بە بەڵگەوە هەوڵەتم ئەم واقعێتە دەربخەم و بیسەلمێنم. ئەم شریعەتە شریعەتی چەپاندنی ئینسانە، شریعەتی کۆمەڵێک سوڵتان و خەلیفە و سەرکوتگەر بوون لە مێژووی ناوچەکەی ئێمەیە کە بەرجی ئاینیان لەبەر کردووە و ئیسلام بەم شریعەتەیەوە و بەم بیر و بۆچوونانەیەوە کە هەیەی لەسەر ئینسان و لەسەر ئازادیەکان و ئەمانە کێشەیەکی گەورە بۆ پێشکەوتنی کۆمەلگا دروستەکە. و ئەمڕۆ ئەم هێزە هێزێکە لەو هێزە کۆنەپەرستانی کە بەڕاستی توانای خۆقاندنی تراجیدیا زۆر زۆر گەورەی هەیە لە سەر تاسەری دنیای ئەمە ئەبینین و من باسیەوە ناکەم بڵێ موسڵمانان هەمویان وان یاخود ئیسلام بەگشتی هەمووی وایە چونکە لایەزال جۆرێک لە ئیسلامی بێوەی و ئیسلامێکە پەیوەندیەکە لەگەڵ خوایە و ئەوانە وجودی ناتوانانی نادیدە بگریت و بڵێ نییە. بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەم لایەنەی ئیسلامیزم باڵە دەستی پیاکە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەم دڕندەیەی ئەم دینە دەرەکەوێت و ئاشکرا ئەبێ و ئەو باڵە دەستی پیاکە. ینی لە بەرنامەکانی پێشووتری شاوتم پێش چەند سە ساڵێک یاخود هەتاکو 50 ساڵێکیش بەر لە ئێستا کەس لە کوردستان نێزانی ئیبن تەیمیە چییە، کەس نێزانی ابن حەنبەل چییە، کەس نێزانی ئەم ئیمامە کۆنەپەرستانە چیان وتووە چۆن خوێنی خەڵکیان حەڵال کردو. ئەمڕۆ بوونەتە مونەزەری بەشێکی بەرچاوی ئەوانی کە خۆیان بە موسڵمان نەزانن لە کوردستانەوە خەریکن تعالیمەکانی ئەوان نەڵێنەوە. ئەمە
هێزێکی خەتەرناکە، وەک هەر هێزێکی فاشستی تر، وەک هەر هێزێکی دڕندەی تر کە هەڕەشە لە ئینسان و لە ئایندەیەەکە ئەبێ بەرەنگاری بوەستینەوە. ئەمە باسەکەی بەرحاڵ هاوڕانیش تر دەستخۆشانیان نردووە ئەوڕێ بڕوا بابان ئەڵێ من دەیگەڕێن ساڵی هەشتا کە کوردیان کردووە بە قۆچی قوربانی وە لەگەڵ عێراق شەڕیان وەستاند. بەڵێ کە مەبەست ئەم پرۆسی ڕابردووە کە ئەحزابی کوردی لە کوردستانە کردویانە لە کە شەڕیان ڕاگرتووە لە کوردیان کرد خۆچی قوربانی شەڕیان ڕاگرن مەبەست دیارە ئێرانە گەر باش لە هینەکە تێگەشت بم کاک بڕۆ. بەرحاڵ هەندێک کاوڕێی تر دەستخۆشانیان نووسیەوە من پرسیارێک و بڵین مداخلێکی وا نابینەوە کە هاوڕێیان بیانەوەی بیکەن. من وازانم بۆ ئەندازەی کە پێویست بۆ ئەمڕۆ لەسەر لایەنە فەرهەنگیەکان و سیاسەکان یا زەمینانە قسە بکەم کە ئیسلامیزمیان پەرە پێداوە ئەم باسەم کرد لە بەرنامەکانی داهاتووە کە بەردەوامە بێ بەپێی وەختێکە بۆم فراهم بێت یاخود بۆم هەبێت یعنی هەم بێت ئەنجامی دەم سەبارەت بە کاریگەری دامەزراوەی ئاینیە لە کوردستانە لەسەر ئەم گەشەکردنی ئیسلامیزم چونکە زۆر جار ئەم تیرۆریزمی ئیسلام و ئەم هەڵکشانەی ئیسلامیزم و ئەم ڕەوتە توندوتیژە ئەگەڕێنەوە بۆ فلانە مەلا و فلانە بانخواز کە گوایە بانگەشەی کوشتن ئەکات و پەیڕەوی لە ئیبن تەیمیەکە بەڵام دام و دەستگای ئاینی وەک خۆی بە پارێزاوی هێڵنەوە ڕخنێک لە بەرامبەرم دام و دەستگایە ناژیرەکان دام و دەستگایە لە مێژووی کوردستانە هەمیشە ڕۆڵێکی زۆر کۆنەپەرستانە و زۆر دژ بە بەرژەوەندی زۆربەی کۆمەلگای بینیوە کەمتر هاتوینەتە سەر ئەملایەنە. من لە بەرنمەکانی داهاتووە سەبارەت بەم دام و دەستگایە ئەم دام و دەستگا مەزهەبیە قسە و باسەکەم وە ڕۆڵی ئەوان دەستنیشانەکەم لەم بابەتەوە کە ڕۆڵیان چیە لە دەرکەوتنی ئیسلامیزم یام شەپۆلی ئیسلامیزمی ئێستا لە کوردستانە هەیە. لە هەروە دێمە سەر بەڕاستی مێژووی ئیسلام ئەو ئیسلامی کە بە ئێمە گەیشتووە ئەمڕۆ لە چ مێژوویەکە سەری هەڵداوە و خەمڵیوە ئەمەی کە ئێمە باوک ئیسلام ئەی ناسین ئەمڕۆ چۆن هاتووەتە بوون چونکە وانییە کە هەر لە سەرەتاو ئیسلام وابوو بێت یا بەم شێوازی کە ئێمە ئەی ناسین ئێستا دەقاودەق ئەمە بوو بێ ئەمە من ناڵێم جۆرێکی باشتر بۆ یا خراپتر بەڵام بەر حەڵەمەی کە ئێمە هەمان ئەمڕۆ بەرەنجامی پرۆسسێکی مێژوویە و ڕۆڵی ئاین هەر ئەمڕۆ نییە کە بۆ پارێزگاری لە سەرکوت و بۆ پارێزگاری لە کۆمەڵگەی چینایەتی ڕۆڵە بینێ لە ڕابردوو شاروا بووە و مەشیئەت و ویستی پاشاکان ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لە خەمڵینی ئاین بۆ جۆری کە بە ئێمە گەیشتووە. ئەمانە بابەتی بەرنامی ترە بن و هەروە سەبارەت بە ڕەخنەیە کە ئێمە ئەبێت لەم دینەی بگرین و لە ئیسلامیزمی بگرین شەفافکردنەوەی لایەنەکانی و بەرجەستەکردنی و سەرنجام دوای ئەوەش چۆن کارێ بکەین کە ئەم ڕەخنەیە لە دین و ئەم بەرامبەرچیە لە بەرامبەر ئیسلامیزمان لە کوردستان پەیوەستە بێ بە خەباتێکی کۆمەڵایەتی فراوانەوە بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە بۆ ئازادکردنی ئینسان وەک ئینسان. ئەمە مەسلەیەکی گرنگە بێ کە ئاماژەی پێبین لەنا هەموو باسانی کە کردمان و هەموو ڕەخنانی کە گرتمان لە ئیسلام و ئیسلامیزم ئەو سوودەی نابێ یاخود ئەو ئامانجەی نابێت کە ئەبێ هەیبێ. بەرحاڵ من بەم باسی ئەمڕۆم ئەم بە شەش لە بەرنمەکانمان کۆتایی پێدێنم بە ئومێدی ئەوەی کە لە بەرنمەکانی داهاتووە بە ئێوە ئازی شادمەوە بیرم نەچێ داوا بکەم کە کەناڵی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن و هەوڵ بن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن
ئەم بەرنامە لە لای خۆتانەوە شێریکەن جێگای سوپاسە. و ئەگەر کۆمنتێکیش هەبێ لە چوارچێوەی ڕێز و لە چوارچێوەی ئادابی حیوارە بێتەوە ئەوانە حتمەن بە دژی ئەم تێڕوانی ناشبێت کە من لێرە باسم کرد بە نەزەری ئەتیبار وەرەگرمەوە بەڕێزەوە وەڵامی دەمەوە. بەڵام دیارێتتر کۆمنتی ناشرین و هەنێک فێربوونی تر هەڕەشاکەن و خۆزگە نزیک بوویتایە و ئای حەیف دووری وانە دیارە شتانە ئێمەمانە ناترسێنە، بەڵام بەرحاڵ ئەو کۆمنتانە لا ئەبرێن و ڕێگە نادرێ نەبەرامبەر من نەبەرامبەر بە کەسێک کە کۆمنت لەسەر پۆستەکانی منە نووسێ هەڕەش و گوڕەشەیە خودت قسەی ناشرین و بێجێگا و ڕێگا بوترێ. بەرحاڵ زۆر زۆر سوپاسانەکەم بۆ ئەو بینەرە ئازیزانەی تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامرای تەنەسپێرم هەر بشین.